سڵاو ئەزیزانی من لە کەناڵی یاسوی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە ڤیدیۆکانمان سەبارەت بە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەردەوامین و باسی بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئەم بەشە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی چەندن هەروەها لە چەند کۆلێژ و هەروەها لە چەند پارێزگای هەرێمی کوردستانە هەن ئێوەش دەتوانن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن و داتا و زانیاریەکانمان وەربگرن. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە کەناڵەکەمان ئاگادار بکەنەوە.